بابەت یەکەم Unit 1 Grammar Giving Instructions واتە ڕێنماییکردن. بۆ ڕێنماییکردن ئەم وشانە بەکاردەهێنین پێیان دەوترێت ئاڵفەرمانی ڕێزکردن. Adverbs of sequencing. یەکەم first واتە یەکەم جار، دووەم then واتە دواتر، سێەم after that واتە پاشی ئەو، چارەم next واتە ئینجا، پێنجەم finally واتە لە کۆتاییدا. پێویستە شێوازی بەکارهێنانیان بەڕێز بێت وەکو سەرەوە ئەگینە هەڵە دەردەچێت. لە دوای ئەوانەی سەرەوە لە دوای هەمویان فاریزە دێت جگە لە then. لە دوای ئەم شانەی سەرەوەش ئەم بەرگانە بەکاردەهێنێت بۆ ئەوەی ڕستەکە تەواو دەربچێت. You have زائد infinitive without to واتە چاوک دێت بەبێ to. لە دوای you have to چاوک دێت بەبێ to. لە دوای you need to دیسان infinitive without to واتە چاوک دێت بەبێ to. بە هەمان شێوە لە دوای you should چاوک دێت بەبێ to infinitive without to. یاسای giving instruction واتە ڕێنماییکردن بریتیە لەم یاسایە. Adverbs of sequencing ئاوەڵفەرمانەکانی ڕیزکردن. زائد you need to یان you should یان you have to. لە دوای ئەمانە infinitive without to دێ واتە چاوەک بەبێ to. اینجا تەواو کردێت. بۆ نمونە بۆ ئەوەی کەسێک شارەزا بکەی لە چۆنیەتی پڕکردنەوەی کاردی گەیشتن بە وڵاتێک for completing a landing card. یەکەم جار پێویستە ناوی خۆت بنووسی. بۆ کەسە دەڵێ یەکەم جار پێویستە ناوی خۆت بنووسی، دەڵێ first you have to fill in your name. دواتر زانیاریەکانی گەشتی ئاسمانیەکەت بنووسی. Then you need to write your flight details. باش ئەو ناونیشانی خۆت لەم وڵاتە دەنووسی. After that you add your address in the country. تێبینی بەنسبەت must تەنها لەو کاتە بەکاردەهێنین کە زۆر بەهێز ڕێنمایی کەسێک بکەین، چونکە ئەگەر زۆر بەکاری بهێنین ئاوی سەرەکە تووڕە دەکات، چونکە مەست واتە پێویستە، وەکو فەرمانپێکردن وایە، وەکو ئەمرپێکردن وایە. You must fill the form. شێوازی پرسیار لە بۆ must بەم شێوەیە خوارە دەبێت. Question for strong instruction you بۆ شای fill all the forms. A need to, B have to, C must, D should. لێرە ئێمە مەستمان هەڵبژاردووە. Give پرسیارێکی تر. Give strong instruction you visit the police station. یەک لەمانە هەڵدەبژێری کە بیە لێرە هەڵدەبژێری. بەردەوام دەبین لەسەر giving instruction ڕێنماییکردن ئەم تێبینیانەمان هەیە. بۆ ئەوە فەرمانەکانی تر دەتوانین لە دوایان تەنها ئەم فەرمانە واتە کارە دابنین کە گرنگە. بۆ نمونە after that add your address. تێبینی بەڵام زۆر جار you لە پێش فەرمان دادەنێ. بۆ نمونە after that you add your address واتە چ بڵێ after that add your address or after that you add your address هەردووشیان تەواون. تێبینێکی تر ئەگەر کۆمەڵی ڕێنماییمان هەبێت لە دوای یەکتر ئەوە بەم شێوەیە ئاوەڵفەرمانەکان بەکاردەهێنین. First of all you have to go to the traffic lights. یەکەم جار بڕۆ بۆ traffic lightەکە. Then you need to turn left
and go to the roundabout. دواتر بەلای چەپدا بسوڕێەوە اینجا بە دەوری فرقەکە بسوڕێەوە. After that you should turn right. پاش ئەو لای ڕاست بگرە. Finally take the first left and you will see it opposite you. لە کۆتاییدا یەکەم فڵکەی لای چەپ بگرە دەکەوێتە بەرامبەر تۆ. شێوازی پرسیاری هەڵبژاردن. بۆ شایی you need to fill in your name. بۆ شایی you should write your address. بۆ شایی you have to sign in the bottom. A. First, finally, then. B. Finally, then, first. C. First, then, finally. D. Finally, first, then. ئێمە سیمان هەڵبژاردووە لەبەر ئەوە پێویستە یەکەمین جار first بێت دوایە then و finally لە کۆتایی بێت. شێوازێکی تری پرسیار. بۆ شایی you have to write your CV. بۆ شایی you need to go to the office. بۆ شایی you should give it to them. A. After that. Next. First. B. First. After that. Next. C. Next. First. After that. B. First. Next. After that. لێرە دیمان هەڵبژاردووە first. Next. After that.